بۆچی دەستگای بەخشین بەشێک لە پرۆسەی قوربانیکردنی ئاژەڵ لە دەرەوە ئەنجام دەدات؟ ئەمە وەڵامەکەیە. ئایا دەستگاکە هەرێم و پارچەکانی دیکەی کوردستانی لەبیر کردووە؟ لەم راپۆرتەدا وەڵامی هەڵمەتێکی چاواشەکاری دەدەینەوە کە بە مەبەست بێت یان بێمەبەست پرۆسەی قوربانیکردنی بە ئامانج گرتووە. دەستگای خێرخوازی بەخشین هەموو ساڵێک لە سەرتاسەری هەرێمی کوردستان پرۆسەی قوربانیکردنی بەڕێوە بردووە و بۆ ئەم ساڵیش نەک تەنیا هەرێم بەڵکو هەردوو پارچەی ڕۆژئاوا ڕۆژهەڵاتی کوردستانیشی لەبیر نەکردووە. لە هەر سێ پارچەکە قوربانی ئەنجام دەدات. بەڵام بەهۆی گرانبوونی ئاژەڵەوە ئەم ساڵ خێرخوازان خۆیان زیاتر دەرەوەیان بۆ قوربانی هەڵبژاردووە کە ئاژەڵ لەوێ زۆر هەرزانە. هۆکاری دیکەش هەیە وەکو ئەم هەوڵاتیانە باسی لێوە دەکەن. لە ناوخۆی کوردستان الحەمدولillah ساڵانە قوربانێکی قوربانێکی زۆرەکرێت. بەڵام من ئەم ساڵ پێچەوانە بڕیارمە کە قوربانیەکان ئەمە هەری خۆشم نییە کۆمەڵە مسلمانەکە منیان کردو بە وەکیل و ویان ئەنجام بدەم لە دەرەوەی هەرێمی کوردستان بێ بۆ ئەفریقا. ئەنی بەڕاستی ئەفریقاکە وڵاتێکی زۆر هەژار نشینە، خەڵکێکە زۆر ینی ژیانیان لە خوار هێڵی هەژاری شەوەیە. لەبەرەوە ئێمە بڕیارمانە ئەم ساڵ لەوێ بیکەین، لەوێ قوربانیەکان ئەنجام بدەین بۆ ئەوەی چکە ئێمە بیرمان نەچێتەوە ئێمە مسلمانین، خۆی گەورەژە فەرمە مسلمان هەموو یەک لاشەیە. ئەنی لە کوێ مسلمانێک ئازاری هەبێ ئازار بە هەموو لاشەکە ئەگات. خێرخوازان خۆیان دەڵێن ئەوانەی دێنە دەستگاکە سەرپشکن لەوەی کوێ بۆ قوربانی هەڵدەبژێرن، کوردستان یان دەرەوە. ئەم جارە حەزم کرد لێرە بێ بە قوربانی. کەس بینەوتی لەکوێ قوربانیەکە بکە بنمونیان و لە دەرەوە بیکەیان لە شوێنی؟ نە خۆم ئاغا و گزیر وەزیر هەر خۆم بەتەنیا بێوەی بنی ئەخوا ئەمرتان درێژ بێ لەستان ساغ بێ خوا جەزای ئێوەش باتەوە ئینشەڵڵا. تەنیا بەخشین نییە کە لە دەرەوە قوربانی ئەنجام دەدات، بەڵکو ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش لە ڕێگەی بەخشینەوە ئەم ساڵ لە ناوخۆی هەرێم قوربانی گەورە ئەنجام دەدەن. یعنی هەژاری لەوە هەژاری تر کە تیانە 2 ساڵە برنجی هەر نەبینیوە، تیاتی مناڵی تیا تەمەنی 5 ساڵە نازانێت برنج چییە، نازانێت نان چییە، یعنی بەگوێیەکانی ئەو شاخانە ئەژێن. ئەمانە زۆر هەژارن، ئەمە لەگەڵەوەشان مسلمانن، ئینسانن. ئایا ئیمڕۆ ئێمە ئەگەر بین بەشێک لەو قوربانیە بەرین بۆ ئەوێ، ئایا ئەمە فتوای شەرعی ئەوێ؟ ئەوەی ئینسان بێ ئەزانێت کە ئەمە واجبمانە، پێویستە ئێمە لێرەوە هاوکاریان بکەین، چونکە ئەوانە ئەگەر مسلمانیش دەبن ئینسانن کە الحەمدولillah زۆربیان قورئانیان لەبەرە. ئەو برایاناڵن شەرمەزار ئەبی کاتێکەڵێ هیچ قورئان لەبەرە، ئەڵێ کە ئەکەوێتە قورئان خوێندن ئەبێ بڵێ بەس، یعنی هەیە دەی لەبەرە، هەیە بیستی لەبەرە، هەیە هەموو قورئانی لەبەرە. بەو نەبوونیە بەو هەژاریە لەسەر پارچەدارێک. یعنی بەڕاستی ئەمانە ئەگەر بەزەیان بە میلەتا دێ، بە نەوتی ئەم میلەتە، با ژێرخانی ئەم میلەتە، با داهاتی سەرزەوی و ژێرزەوی ئەم میلەتە نەدزن، با نەیفرۆشن، با داهاتی ئەم میلەتە بە هەدەر نەدەن. مناڵی سەر بێشکەش قەرزی لای ئەمانەیە. ئێستا ئەوان هاتون فتوای شەرعی بۆ ئێماتن. پرۆسەی قوربانی لای مسلمانان بابەتێکی بیر و باوەڕیە. ئەوان لە هەر کوێ بن خۆیان بە یەک جەستە دەزانن، بۆیە لە هەر کوێ خەڵکی هەژار هەبێت ئامادەن سنوورەکان بۆ هاوکاریکردنیان ببەزێنن، هەروەکو چۆن لە کاتی پێویستیدا لە دەرەوە هاوکاری خەڵکی هەرێم کراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.